تایبەت بە پرسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق و بە دیاریکراوی کەرکووک گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز ئیسماعیل حەدیدی کە سەیاتی سەربەخۆ کە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن با بزانین ڕای ئەوان چییە لەسەر هەڵبژاردنەکان. بەڕێز ئیسماعیل شەوتان باش، سپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. لەوە دەست پێکەم، ئایا ئێوە پێشبینی ئەوە دەکەن ئەم هەڵبژاردنە ئەنجام بدرێ یاخودنا؟ نعم بەڵێ زۆر سپاس بۆیەوە بەدڵنیاییەوە هەڵبژاردن دەکرێت، بەدڵنیاییەوە هەڵبژاردن دەکرێت بۆ زۆر هۆکار کە دەڵێن کارنامەی حکوومەت کە ئەم حکوومەتە لە ئەستۆی گرتووە ئەوەیە کە هەڵبژاردن ئەنجام بدرێت، نەک تەنها هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەڵکو تەنانەت هەڵبژاردننی پەرلەمانیش لە هەمان کاتدا ئەنجام بدرێت. لەسەر ئەم بنەما و بنچینەیەدا ئیرادەیەک هەیە، ئیرادەیەک هەیە بۆ چوونێکی زۆر گەورە و ئاراسەیەکی زۆر گەورە هەیە بۆ ئەوەی کەوا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکرێت. لە سەرەتا بڵێن وادەیەک بۆ هەڵبژاردن دیاریکراوە، ئەویش کە مانجی دەیە ئەم مانجی دەی ئەم ساڵە دەبێت پێویست دەکات کە هەڵبژاردنێکی لە هەمان کاتدا هەڵبژاردننی پەرلەمانیش ئەنجام بدرێت. هەر لە وادێت ئەمە ڕێککەوتنێکە کە لە نێوان لایەنە سیاسیەکان ئەنجام درراوە، ڕێککەوتنێکە لە نێوان لایەنە سیاسیەکاندا کاتێککە حکوومەتیان پێکێناوە لەسەر ئەم بنچینەیە و بنەمایە دەڕێککەوتون کە ئەمە بنچینە و بنەمای پێکێنانی ئەم حکوومەتەیە کە هەڵبژاردن ئەنجام بدرێ، هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان کە یەکێک لە ئەرکە سەرەکیەکانی ئەم حکوومەتە ئەوەیە کە ڕێککەوتنی لەسەر کراوە، ئەویش ئەوەیە کە هەڵبژاردنە ناوخۆیەکان و هەڵبژاردننی فیدراڵی لە کاتی خۆیدا بکرێت. بۆیە ئێمە دووپاتی دەکەینەوە هەڵبژاردن دەکرێت، تەنانەت ئەگەر نەکرێت هەموو ڕێککەوتنەکان و ئەوانەی کە کراون جارێککە پێچەوانە دەبنەوە خۆپیشاندانەکان هەموو ئەمانە لە پێناوچی کراوە، لە پێناو ئەوە کرایەکە هەڵبژاردن ئەنجام بدرێ، بە تایبەت هەڵبژاردننی پەرلەمانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکرێت. پێویست دەکات ئەم هەڵبژاردنێک بێت کە بەو شێوازە بڕێوە بچێت کە وەکو ڕێککەوتنی لەسەر بکراوە بە یاسایەکی نوێ بە کۆمیسیۆنێکی نوێ بکرێت. لە هەمان کاتدا ئەوەیە کە ڕێککەوتنی لێکراوە لەنێوان لایەنە سیاسەکاندا بۆ ئەوەی کە هەڵبژاردنێکی ڕاستەقینە دوور لە ساختەکاری و فشاری سیاسی ئەنجام بدرێت و دوور لە هەر گومانێک لەگەڵ هەڵبژاردنەکانی ڕابردوو. بەڕێز ئیسماعیل پێمان بڵێ ئەم هەڵبژاردنە چ گرنگێکی هەیە بۆ پارێزگاکان و بە دیاریکراوی کەرکووک؟ بەڵام بە کورتی وەڵامی پرسیارەکانم بیتەوە سپاس دەکەم. بە کورتی کەرکووک لەم مافە بێبەش کراوە، کەرکووک لەم مافە بێبەش کراوە، بێبەشێکی زۆر گەورە هەیە بۆ کەرکووک. بۆیە ئێمە دووپاتی دەکەینەوە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک ئەنجام بدرێت، بە تایبەت لە کەرکووک، چونکە کەرکووک لە چەندین خولی ڕابردوودا لە ساڵی 2005ەوە تاوەکو ئێستا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک نەکراوە، هاوڵاتیانی کەرکووک ئەم مافیان پێ نەدراوە، بەشداریان لە هیچ هەڵبژاردنێکی ئەنجومەنی پارێزگاکان نەکردووە. بۆیە ئێمە بە پێویستی دەزانین کە زۆر پێویستە ئەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک بکرێت و هاوڵاتیان مەشداری بکەن. لە ڕابردوودا بە هۆکاری سیاسی هەڵبژاردن لە کەرکووک نەکراوە، بە هۆکاری سیاسی ڕێگری لەوە کراوە کە لە کەرکووک هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکرێت. بەڵام ئەمڕۆ زۆر پێویستە لەسەر ئاستی وڵات و لەسەر ئاستی پارێزگای کەرکووک هەڵبژاردن ئەنجام بدرێت بۆ پێی کە پارێزگاکان ئەنجومەنی پارێزگاکان ئەوانیش ڕۆڵی زۆر گرنگیان هەیە، دەسەڵاتێکی چاودێرین بۆ بژاردەیەکی زۆر گرنگ بە تایبەت چاودێریەکی کاروبارەکانی پارێزگارەکان. بۆ دەڵێن کە گرنگە، ڕاستە دەڵێن یاساکە گۆڕانکاریان بەسەردا بەهەبێت
بەڵام ئەوەی کە لێرەدا گرنگە پێویستە گۆڕانکاری لە یاسایی هەڵبژاردن بکرێتە یاسایکی نوێ هەبێت ئێمە نازانین ئایا چ جۆرە گۆڕانکاریەک لەسەر یاسای هەڵبژاردن دەکریان ئایا چۆن گۆڕانکاری لە دۆخی پارێزگای کەرکوک دەکرێت لەسەر ئاستی پارێزگەکان وێزگەکان زیاد دەکرێن پێشمان وایە کەوا ئەو ئاراستەی بۆ دۆخەکە بۆ ئاراستەیە دەڕواتکەوە یاساکە گۆڕانکاری بەسەر دەبێت پارێزگاکان یەک باز نبن و گۆڕانکاری بەسەر یاساکەدا بێت ئێمە خوازارینکەوە ئەم ئەنجام بدرێت و لایەنەکان برایان لە پەرلەمانی عێراقە ئەم بۆ چوونە جێبەجێ بکەن یاسایەکی سانتلیگۆ لەسەر ئەم بنەمایە جێبەجێ بکرێت بەڵام ئەمەمان نەبینی ئەمە تەنها پێشنیاز بوو تەنها پێشنیاز کرا ئێمە چاوەڕێ دەکەین کەوا پەرلەمانی عێراق یاسایەکیشی ڕاستەقینە پەسەند بکات یاسایەک بێ لەگەڵ ئەم واقعەدا بێتەوە لەگەڵ واقعی وڵاتدا بێتەوە بۆ ئەوەی کەوا ئێمە بتوانین هەڵبژاردن ئەنجام بدەین بژاردەیەکی نوێ هەڵبژێرین بژاردەیەک بێت بۆ ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان بەتایبەت بۆ ئێمەی کەرکووکی زۆر پێویستمان بە ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگایە لە کەرکووک. بەڕێز ئیسماعیل پێکاتەکان لە شاری کەرکووک ڕاو بۆ چوونی جیاوازیان هەیە لەسەر هەڵبژاردنە بە کوردیشەوە. پرسیارەکەم ئەوەیە یعنی ئایا داواکاریەکانیان خاڵی هاوبەشیان هەیە یاخود دژبەیەکن زیاتر چۆن دەیبینی داواکاریەکان؟ بڵێ تۆ دەزانی لە کەرکووک جیاوازە دۆخی کەرکووک جیاوازە لەگەڵ پارێزگاکانی دیکەی عراقی دۆخەکە جیاوازە کەرکووک بە هۆکاری ئەو تەنگژانەی کە هەن بە هۆکاری تەنگژە جیاوازەکان و ئەو کێشە سیاسیانەی کە لە کەرکووکدا هەن هەمیشە لە کەرکووک ئەو ڕکابەریەی کە هەیە لە کەرکووک لەسەر بەڵاستی ڕکابەرەیەکی نەتەوەیە ڕکابەرەیەکی نەتەوەیی هەیە لە کەرکووکدا بەڵام لەگەڵ هەموو ئەم ڕکابەریانەدا لە کەرکووکدا لەگەڵ هەموو دۆخێکدا لە هەمان کات دەخاڵی هاوبەشیشمان هەیە ئێمە پێمان وایە هەموو ئەو پێکاتەنی لە کەرکووکدا هەم داوای چی دەکەن داوای ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک دەکەن لەوانەشە لە یاسادا ئەمە هاوبەش بین پێکاتەکانی کەرکووک ڕەنگە هاوبەش بن کە یەک باز نەبێ لە کەرکووک بکرێتە یەک بازنا لە هەمان کاتدا ڕۆڵێکی چاودێری بەهێزتری هەبێت لە ڕۆژی هەڵبژاردندا زۆرێک لە خاڵی هاوبەشن ئێمە لەگەڵ برانی کورد و برانی تورکمان و برا مەسیحیەکانم خاڵی هاوبەشمان هەیە سەبات بە هەڵبژاردن بێگومان نقیمە خاڵی هاوبەشمان هەیە ئەم خاڵە هاوبەشانە هەمانە بەڵام لەسەر ئاستی خواستی ئێمەدا نییە لە خواستی ئێمەدانی بەڕاشکاوی دەڵێم خواستی ئێمە لە کەرکووک چییە خواستی ئێمە بە یەکسانیە بە هاوبەشی بین لە هەموو بابەتەکاندا ئەمە خواستی ئێمەیە ئێمە زۆر هەوڵیشمان بۆ داوە بەڵام تا ئێستا نەمانتوانیوە ئەو خواستە بەدی بێنین بەهۆی ئەو منافەسە و ئەو ڕکابەریەنەتەوەیی کە لە پارێزگای کەرکووکدا هەیە بابەتی هەڵبژاردن لە کەرکووک لەسەر بنەمای چیە لەسەر بنەمای نەتەوەییە لەسەر بنەمای دیکە نییە نە لەسەر بنەمای کارنامەی هەڵبژاردنە نە لەسەر بنەمای خزمەتگوزاریە ئێمە پێویستە کارنامەیەکی پەرلەمانتارمان بۆ لیستەکانی شومان هەبێ بۆ کەسایەتیەکان هەبێت بەڵام هەمیشە منافەسەی ئێمە ڕکابەری ئێمە لە کەرکووک لەسەر بچیە لەسەر بنەمایەکی نەتەوەییە لەسەر بنەمایەکی کارنامەیەکی خزمەتگوزاری نییە خەمی ئێمە لە کەرکووک چییە خەمی ئێمە لە کەرکووک بلانی کەم ئێمە خۆم دەڵێم خەمێک بێت کە باوەڕیشم بەم خەمە هەیە کە ئێمە هاوبەش بین لە خاڵی زیۆت لە لێوان کورد بێت عەرەب بێت مەسیحی بێت تورکمان بێت بێتەوە هاوبەش بین لە لیستی یەک لیستدا کۆ بکرین یاخود لیستێکی هاوبەشمان هەبێت لە نێوان ئەم پێکانت بۆ ئەوەی کەوە بتوانین ئەو ئامانجە بەدی بینین لە پێناو کەرکووک ڕوبەڕووی زۆر بێبەشی و هێرش بۆتەوە تەنانەت بژاردەکانیشی پێشێل کراون ئەو بژاردانەی بابەتی پۆستەکانیشدا ئەمەش کێشێکی دیکە کە پێشێلکاری تێدا هەیە بۆیە ئەلا گرنگێکی زۆری هەیە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە کەرکووک بکرێت هەڵبژاردنێکی نوێ بکرێت ئەنجامێکی ڕاستەقینەی لێ بکرێتەوە بژاردێکی ڕاستەقینە هەبێت کە خزمەتی تەواوی ڕۆڵەکانی کەرکووک بکات کورد بێت عەرەب بێت تورکمان بێ مەسیحی بێ
زۆر سپاس بۆ ئێوەش. بۆ بەڕێز ئیسماعیل حەدیدی کە سایەتی سەربەخۆ.